سەرۆکە ویلایەتە یەکگرتوویانە ئەمریکا دە کۆنفرانسێکی ڕۆژنەمەوانیدا هورگولیان کوشتنە ئەبوو بەکەر بەغدادی خەلیفەیە ڕێخستنە تەرۆریستیە داعشێ ئەشکەرەکردن. دۆناڵد ترامپ سەرۆکە ویلایەتە یەکگرتوویان ئەمریکا هورگولیان کوشتنە ئەبوو بەکەر بەغدادی دە کۆنفرانسێکی ڕۆژنەمەوانیدا ئەشکەرە کرد و ڕاگەهاند لە باشوورە ڕۆژاوای سووریە عێریشەکە تایبەت جالی هێزن ئەمریکی بە هاتە ئەنجامدان و دە عێریشێدا ئەبوو بەکەر بەغدادی ئەمیرە ڕێخستنە تەرۆریستیە داعشێ و ژمارەیەکە گەلەکژێ پاسەوانی نوێی هاتنە کوشتن و یەک سەربازێ ئەمریکی نەهاتە کوشتن. هەروها دۆناڵد ترامپ ئەوژێ داخویاکردن و بەشێکی مەزنیە بێ عێریشێوی بچاوێ خۆدیتیە وەکەک و تێشڕۆڤەکردن و دۆناڵد ترامپ درەیە کامێرەیەن چاودێریەوە تەبگەرە هێزن ئەمریکی دیتەبێ. دۆناڵد ترامپ گوتی و بەغدادی دە چارچۆڤەیە عێریشێدا خواتەقاند و ئەوژێ درەیە پشتێنەکە بۆمبرش کریڤە دانجامە خواتەقاندنا بوو بەکر بەغدادی دە سێ زارۆکی نوێنجی دە هەمان جەهی دەهاتنە کوشتن. هەروها سەرۆکێ ئەمریکا گوت و بەغدادی چوبوو ناوە تونێلەکەی داک و بڕاوێ لێ ئەو تونێل بێ داوی نەهاتوە و داویاوێ گرتی بوو. ترامپ ئەشکەرەجی کرد و ئەبوو بەکر بەغدادی دانجامە تەقاندنێدا پارچە پارچە بووە گۆچیک و 11 زارۆک دە هەمان جهی داهاتنە ڕزگارکردن و بەهدراوان بریندار بوونە. وژێ ئالیخۆڤە فەرماندەیەکی پلە بلندێ ئەمریکی نهێنیە ناوە ئۆپەراسیۆنە کوشتنە خەلیفەیە ڕێخستنە تەرۆریستیە داعشێ ئەشکەرەکردن و گوت و سەرێ سبها ڕۆژە یەکشەمێ 27 دەهێ 2019 دە ئۆپەراسیۆنەکە تایبەتدا تیمەکە یەکەین سەربازیە تایبەتیان ئەمریکا و بناوێ دێلتا فۆرسە ئەبوو بەکر بەغدادی خەلیفەیە داعشێ لە بەژارێ ئیدلیبێ لە باکوورە ڕۆژاوای سووریە کوشتن. ڕۆبێرت ئۆبراین ڕاوشکاری ئاسایشە نەتەویە ئەمریکی داخویاکردن و ئۆپەراسیۆنە لەشکری بناوێ کایلا مۆلەر بوو ئەو ژیش بەرک و ژنا چالاکوان و کارمەندە هاوارچوونێ دە ساڵە 2013دا دەماک و ئالیکاریە خەلکێن سووریێن و دەربدەر دەکرد ژالیە چەکدارێن داعشێ بەهات بوو ڕەواندن.